چێ دەتوانێت بڵێ هەستی ملی يعني ئەو هەستە تەبیعی و ئینسانی و سەرەتایی کە هەر ئینسانێکێتی کەمیش وەکو ئینسانێ دەبێ ئازاد بم ما حەقی ئیستیفادەم لە هەموو حقوقەکانی یەک ئینسانی ئازاد وەکو هەموو بەشەری دیکە نەزیاتر بەڵام نەکەمتریش وەکو هەموو بەشەری دیکە لە دنیادا هەبێت بەڵام هەستێکی پاشکەوتوانەیە ئەوڕۆ لە دنیادا ئیدی کەس ناتوانێت بڵێ کە هەستی میلی شتێکی پاشکەوتوانەیە دا چه عقیدەی پێ هەبێت چه عقیدەی پێ نەبێ وەکو جارە زۆریشان عقیدە پێنەوە بەڵام بە درۆ بەوە بڵێن یا بۆ تەزاوەر کە بڵێن پێشکەوتن خوازی منچیری ئەو هەستە واقعەیە قسە کەس ناتوانێت ئەوڕۆ هەستی میلی یعنی هەستی ئازادی خوازی بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر گەلێک وەکو ئینسان لە دنیادا ئیدی کەس منچیری پیرۆزیەکەی و مقەدەس بوونەکەی نییە